ئەم کاتتان باش من کامەران حاجی عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە بەدواداچوون دەکەین لەسەر کاری پزیشکان لە نێو هەرێمی کوردستاندا. وەڕای ئەوەی کە ڕۆژانە پزیشکانی نێو هەرێمی کوردستان هەزاران نەشتەرگەری جۆرا و جۆر بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەنجام دەدەن. لەگەڵ ئەوەشدا بەشێک لە نەخۆش و هاوڵاتیان گلەی لە پزیشکان دەکەن لەوەی هەندێک جار کەم تەرخەم بوونە و هەڵە پزیشکیەکانی ئەوان بوونەتە هۆکاری گیان لە دەستدانی نەخۆشەکان. ئێمە دەمانەوێت بزانین چۆنیەتی کاری پزیشکان لە هەرێمی کوردستان چۆنە و حاڵەتەکان بە چ شێوەیەکە دکتۆر و هاوڵاتیان سەبارەت بەم حاڵەتانە چی دەڵێ لەگەڵمان بن. لەسەر ئەدای دکتۆرەکان لە هەرێمی کوردستان ڕازی پێی پێویست باشن ئەداکایان باشە بەڵام دەکرێت حکوومەت هاوکاریان بێ ئەوان زیاتر بە پرسێتی بنوێنن تا بتوان زیاتر خزمەتی هاوڵاتیان بکەن. دکتۆرەکان چۆن دەبینی کاریان چۆن باشە خراپ نییە باشە دکتۆرەکان ینی لە کاری دکتۆرەکان ڕازی زۆر جار دەگوترێت دکتۆرەکان لە عیادە باشتر پشکنین دەکەن کەمتر هەڵە دەکەن معلومە لە عیادی باشتر پشکنین دەکەن بەس باشن دکتۆران ئێرە باشن دەسەڵات کردن دەرمانیان نییە دەرزیان نییە شتی دکتۆر باشە باش هەندێک جار دەگوترێت دکتۆرێک هەڵەی کرد بۆ هۆکاری فقط خۆ هەڵەی ناکەن پێت ئاسایە دکتۆر هەڵە بکەن خۆ هەڵەی ناکەن خۆم بەشەرێک هەڵایکی دەکە هەڵە دەکات بەڵام ئەگەر کەم تەرخەمی بوو کەم تەرخەمی هەیە بەس ئەگەر دکتۆرێک کەم تەرخەمی بکات وڵی ویجە نازانم تا ئێستا هەوم نەدیوە نەتبینیوە جێبیستی بووی بەس نەتبینیوە. عملیات دەکەین بەڵێ چا دەبی ئینشاڵڵا ئەمەلیاتەکەت قورسیان ڕاکلیە قورسە هەر لە بنێ بۆ تۆ دکتۆرەکە گرینگە لە لای چێن نەشتەرگەری دەکەی ئێتەمە گریگاشە پرسیارت کردیە بەڵێ کام دکتۆر باشە کام دکتۆر خراپە وەڵای بەڵێ چۆن دەڕوانیە ئەدای دکتۆرەکان بەگشتی لە دکتۆرەکان ڕازی هەمویان کە دەبێت ڕازی بین ئەگەر ئێمە چ بکەین ئێمە لە خۆشین دەستێن بە دەستی مەزبورین چمان پێمان دەبێت بەقسەیان بکەین بەقسەیان ئەی هەنا بۆ شێکە باشە متمانەت بە دکتۆرەکە هەیە کە دەچێت لای وەڵی وەکو متمانە ناوەڵ بەتەما خۆی بەتەمای خۆی ئێستا تو دەچێت لای دکتۆرەکە متمانەت نییە بەس بەتەمای خۆی دەچێت بەتەما خۆی دەچێت بەتەمای خۆی ئەوش دەبێتە سەبەب بۆ ئەوش نەخۆشی من ئەو نەخۆشی ئەو خێر ناسمە کلێمە ناسم دکتۆرشکی پێستی خێر ئەو دکتۆری کلێ بۆ بواری خوێندێتی علمەکەی دووبارە پێدی خۆی بەتەماوی ئەمنەوە ئەوە سێم چارە میجارمە عملیاتی لێ بکەم سێم چار بۆچی ئەوەن دەبێت بەرز دوست دەکات و نازانم سەبەکەی چێ دوست دەبات دەرن لە خوێن دێنن لە گۆشت حیوان نازانم من چییە سێم جار ئەوە سێم جارە لەوان جای چام ئەو لای فڕێ بدەم نەشتەرگەریەکان سەرکەوتوو بووە نەوەڵە سەرکەوتوو نەبووە سێ چار جارە نەشتەرگەریەکەی سەرکەوتوو نەوەڵە هەر جای کرا بەس خوان لێ کوشتم لە من گەڕامەوە لە 95 چۆنن باشن حەز دەکەم ڕاتان بزانم ینی لە ئەدای دکتۆر ڕازی ڕادەیەکی باش دەخن باشن هەندێک جار دەگوترێت دکتۆر هەیە لە نەخۆشخانەی حکومی کەم تەرخەمە بەڵام لە ئەهەلی و عیادەکەی خۆی باشتر پشکنین دەکە ئەمە ڕاستە یان بەستەنیا بیان هەز ناکەم هەز ناکەین لە هەردوو لای وەکو یەکاردە تۆ دەڵێ چی وڵی بەڕێزەکەم دەمانێنکوانە خەسەکانی حکومیە و قەرەبارەکە و ئیستیعامە و ئەگەر بتێ وەکو عیادەکان مەسەلە کە چۆلوی تاکە نەفەری لێوی کابرا بچی بەکەیفی خۆی قسەی بکە ئەو دکتۆرەش ئەو مەجارەی نییە کە دانشی یەک سعات لەگەرە مسوارفی لەگە مەراشێشی نییە باش هەندێک جار دەگوترێت دکتۆر هەیە هەڵی پزیشکی دەکە بەڵام لێ پرسیینەوەشی لەگەڵدا ناکرێت وڵی ئەوە دەگەڕێتەوە سەر بەڕێبڕاتەکەی خۆیان دەبێت دکتۆر هەڵە بکە بۆ نابی بەس خوا ئالە ناکەم کەسانە دەکەم ینی ئاساییە زۆر احتیاجێ بۆ نابی چی ینی ئینسانە بژۆشم تو ئینسانە دکتۆر خۆبر خۆ ئالات نییە خوانی چی نییە زۆر تۆ دەڵێ چیت سەبارەت بە کاری دکتۆرەکان ڕازی لەو کارێکی ئەوان لەو ئەرکێکە بەجێ دەگەینە دەزانی هەموو شتێک ڕێژەیە ئەلی من لێرە خزمەت گوزاری دەبینم بەڕاستی بەڵام ئەو پرسیارەی لەو برادرانت کرد دکتۆر تا دکتۆر فەرقی هەیە ڕەنگەوەش ئیسەسنا ڕوودا ڕەنگە دکتۆرێک هەبێ بەڵام هەندێک دەڵێن
لە کاتی نەشتەرگەری مەقەسێک لە زگی کەسێک بەڵێ. ماوە ئێمە لە یان ڕاگەی- دەڵێن کەسێک هەوڵی داوە نەشتەرگەری بکە خۆی زعیفکە ئیتر ژیانی لەدەستداوە بەڵێ ئەو حاڵەتانە هەیە لە ڕاگەاندەکانی شەویستومانە دکتۆر هەبووە چەندین عملیاتی کردو بۆ نەخۆش ئەسڵان هەر زەروریش نەبوو بۆ پارە وای کردووە بەڵام مەفروضە حکوومەت هەرێمی کوردستان و وەزارەتی سەحا و سندیکای پزیشکانی هەرێمی کوردستان و بەڕێوەبەری کارجێڕی نەخۆشخانەکان بە تەواوەتی ڕقابەیەکی باشان هەبێت لەسەر تەواوی کار چاودێری کەمە بە بۆ چوونی تو ینی پێ دوایە وەزای تەندروستی پێویستە چاوکراوەتر بن بۆ ئەوەی گیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان نەخۆشەکان پارێزراوتر. دکتۆرەکان کاری خۆیان باش دەکەن الحمدلله دەکەن باشە بەدڵتەیانی الحمدلله ڕازی نیان الحمدلله ئەرێ وڵا لەخوای بەزیاد یارمەتیشیان داهێن لە ئیشکاری خۆیان کەوایە ئەو کەسەی دەڵێ هەندێک جا دەڵێن دکتۆر کەم تەرخەمە بە بۆ ڕاست ممکنە هەندێک ئەوەیە من ئێستا کە چوی بکنی الحمدلله زۆر بەڕێزەوە ئێستا تو گەیشتی ئەو تەمەنەی هیچ جار بۆ چویە لای دکتۆرێک پشکنینی بۆ کردی پشکنینەکەی هەڵە بێ نەخێر نەبوو هەمووی باش بوو ئەوەندی ئەم بوومە کردومە باش دەرچوو. پێم بڵێ تێگەیشتن چێ لەسەر کارەکانی دکتۆر دکتۆر بەڕای من یعنی ئەگەر وعدی بە شتێکدا کە گوتی 100% و عملیاتت لۆ دەکەم ئەگەر نەجاحەتی نەینە دووەم عملیات لەسەر خۆمە دەبی بیکاتەوە دەبی نەجاحەتەکەی 100% بداتێ بەس ئەمن دکتۆرە عملیاتی لۆ کردم سەقەتی کردم نەجاحەتی نەینە پەیوەندیم پێوە کردەوە بلۆچی کردم ینی نەشتەرگەریەکەت قورسش بوو گەورە بوو تەجمیلی لوت بوو عملیاتی لوتم بوو باشە لەسەردا قسە لەگەڵ کرد لە بەرامبەر پارە کارەکەی بۆ لە بەرامبەر پارەکارەکەی لۆ کردم لە خصوصی پارەکی زۆرم پێیدا ئیدی گوتی وەرەوە لۆ دووەم عملیات ئەگەر هەی بوو عیبی هەبوو بە خۆم لۆ باشە دەکەمەوە کەوای هەڵی کردووە لە هەڵەی کرد بەڵام بلۆچی کردم لەسەر تۆمار نەکردووە لە چێ بکەیت کا حکوومەتمان چۆن کا سندیکای حکوومەت پزیشکان هەیە لە هیرکوانە لەم نەخۆشخانانە هەموو شوێنی ینی سکاڵا هەیە سندوقی سکاڵا لەو نەخۆشخانی کە تۆ نەشتەرگەرێکت کرد تایبەت بوو تایبەت بوو باش بۆ شکایەت ناکەیت کردم بۆ سکاڵت نەکرد ینی پێدوانەیە دادگا لێپرسینەوەی لەگەڵ دکتۆرەکە بکە زەحمەت زەحمەتە زەحمەت لە کوردستان نییە ئەو شتە نییە. مستەحیلە مستەحیلە کەوا پێدوایە نەکرد لە خۆم دکتۆرەکان دەکرێت کەسی نزیکی خۆشم بە یعنی شتێکی زۆر بەسیت بە پێشکانێک دکتۆر وای لێ کرد کە بمری تەنها لەسەر پێشکانی پلچی خۆم بوو بەس پێشکە چێ نەشتەرگەری بۆ کرا لە خستەخانەی نەخۆشخانەیەکی هەولێر تەنها لەبەرەوەی پێشکا بوو دەرزیێکیان بە هەڵە لێدا و بۆڕیەکانی جسمیە متەقی دیسان سکاڵاتان تۆمار نەکرد بەڵام سندیکا آخر دەڵێ وەزارەت دەڵێ قەیناکە فەرموو ئێستا سکاڵات ئەولادی تۆمار خۆی سکاڵای تۆمار کرد بەس هیچیان لۆ نەکرا هیچیان بۆ هیچیان لۆ نەکرا ینی لەو کاتەدا ئەتو سقاڵە لەسەر چێدە تۆمار دەکەی چەند ساڵە تۆ کاری تەندروستی دەکەی 32 ساڵە لێرە کارمەندی تەندروست چەند کارمەند لەگە دکتۆرەکان کار بەڵێ، هەمیان باشە ئەگەر پرسیارێک لە تۆ بکەم یعنی ئەدای دکتۆرەکان بە شێوەکی گشتی بێگومان دەیان دکتۆرت بەڕێ کردووە بەڵێ. دکتۆرەکان کەم تەرخەمیان هەبوو لە ئەدای کارەکانیان بەنسبەت کەم تەرخەمی لەناو نەخۆشخانەیە ئەمە زۆربەی ڕاوێژکاریەکانمان هەیە باش ئەم باسی هەموو نەخۆشخانەکان لە کوردستان ئەوەندەی کە تو تێگەیشتن پێوی لەسەر ئەدای دکتۆرەکان ڕازی دکتۆر هەیە بە زەمیری خۆی ئیش دەکا ئەمە دەبی بە خۆی محاسبەی زەمیری خۆی بکە دکتۆر هەیە ئەدای زۆر جوان پێشکەش دەکات هەیە. بەڕاستی هەشە ئاخر هەشە خراپ نییە لەوانەی خەڵکەکە وا تێبگا وەکو کارمەندێکی تەندروستی تێگەیشتن چییە بۆ دکتۆرەکان ینی هەمویان بە ویژدانەوە کار دەکەن والله ئەوەندی ئەم زانی بم هەمویان تۆ ڕازی زۆریش باش ئەو کاتێک خۆت نەخۆش دەکەوی بەڵێ، بەڵێ. بۆ تو گرنگە دەچێت لای چ دکتۆرێک یان دەچێت کام نەخۆشخانە کەیف خۆم ئەتیادیە
هەموو نەخۆشخانەکان وەکو یەکە لای هەموو تۆ؟ لە لای من هەر ئێستا بخۆم هەر لێرە دەوام کردیا باشە سەبارەت بە دکتۆرەکە بەڵێ. ناڵی کام دکتۆر باشە کام دکتۆر خراپە خەدوانە چکە بە یەک چاو تەمەشای هەموو نەخۆشەکان دەکەم. زۆر جاران باز لە هەڵەی پزیشکی دەکرێت هاوڵاتیان سکاڵا لەسەر پزیشکەکان تۆمار دەکەن ئەو کەیسەی کە ئێستا لەبەردەستی مندایە کەیسێکە دەستی من کەوتووە 3 مانگ بەر لە ئێستا نەشتەرگەریەک بۆ هاوڵاتیەک کراوە نەشتەرگەریەکە تایبەت بووە بە لوتی هاوڵاتیەکە حەفت دکتۆر بەشداری ئەو نەشتەرگەریەیان کردووە بەهۆی هەڵەی پزیشکیەوە ئەو نەخۆشە گیانی لەدەستداوە ئەمە مەحزەرەکەیە لژنە تەشکیل کراوە لەسەر پزیشکەکە حەفت دکتۆر تێیدا ئیفادەی خۆیان داوەتە لژنەکە سەرەڕای ئەوەی کە نەخۆشەکە بۆتە قوربانی گیانی لەدەستداوە بەهۆی هەڵەی پزیشکیەوە لە نێو دکتۆرەکانیش ئێستا بۆتە کێشە یەکێک لە دکتۆرەکان تۆمەتبار کراوە کە کەم تەرخەمی کردووە ئەو دکتۆرەی کە نەشتەرگەری کە پۆکەی کردووە بەڵام لە نێو ئەو ئیفادەیەدا دەرکەوتووە لە لیژنەی تحقیقیەکە ئەو دکتۆری کە بەنجەکەی لە نەخۆشەکە داوە ئەو کەم تەرخەمی سەرەکی بووە تاوەکو ئێستا بە دوواداچوونەکە کۆتایی ناتوە دادگا بڕیاری کۆتایی نەداوە بەڵام ئەمە یەکێک لەو بەڵگانەیە کە کەم تەرخەمی پزیشکی هەیە و زۆر زاریش بەهۆی کەم تەرخەمی پزیشکی لە هەرێمی کوردستان و لە نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان کە وەک دکتۆرەکان دەڵێن دیاردەیەکی گشتە لە جیانش ڕوودەدات بەهۆی هەڵەی پزیشکی مرۆڤ بۆتە قوربان. زۆر جاران هاوڵاتی و نەخۆش گومان دەکەن کە هەندێک جار ئەگەر دکتۆر هەڵەش بکات لە کاتی نەشتەرگەری یان هەڵ ینی ڕووداوێک کەم تەرخەمی یاخود چاوپۆشی لە حاڵەتەکە دەکرێت ئەمە تا چەند ڕاستە چاوپۆشی لە دکتۆر دەکرێت؟ بەڵێ پێشەشی سوپاسی کەناڵ 24 دەکەم کەم دەرفەتەیاندا میتوانم کەمێک ڕوونکردنەوە بدەم خۆی ئێمە دەبی هاوڵاتیان بزانن کە کەم تەرخەمی و مزعفاتی عملیات هەندێک جار هەندێک شت ڕوو دەدا لە ناو پاش عملیات ئەوە کەم تەرخەمی نییە ئەوە مزعفاتە لە نەشتەرگەریەکە کە نەشتەرگەریەکی گەورەی بۆ دەکرێت بۆ منە حالەتێکی گەورەیە کە نەخۆشە تووشی مزعفات دەبێت ئەو مزعفاتانە لە هەموو شوێنێک دەبی لە دنیا ئەمە پێی ناگوترێت کەم تەرخەمی ئەو مزعفاتی عملیاتە پاشی هەنی لەوانەیە دکتۆر 2-3 جارێتر نەشتەرگەری بۆ بکەیان عیلاجی دێشخانی بداتێ بۆی چارەسەری ئەو مزعفاتن بکە هەندێک جار ئەو مزعفاتش بە مردن تەواو دەبێتن بەس شتێشتر هەیە کە پێ دەرێن کەم تەرخەمی بەڵێ لە هەموو شوێنێک لە هەموو دنیا کەم تەرخەمی هەیە ئەو ئایا کەم تەرخەمیکە بە ئەنقەستە یان لە نەتیجەی ئیهمالی دکتۆرەکەیە ئەگەر گومان لەو حاڵەتانە بێ نەخۆش ئێمە لە نەخۆشخانەی ڕزگاری نەخۆش دێت سەردانی ئیدارە دەکات بەشی یاساییمانەیە داواکاریەک پێشکەش دەکات دەرێ من گومانم هەیە کە ئەم نەشتەرگەریەم کۆکراوە بە هەڵەی بۆ کراوە ئێمە جێ لێ دەگرین و لەگەر بەشی یاسایی کەوای سندوقی سکاڵاتان هەیە سندوقی سکاڵامان هەیە بەڵێ ئەوە لە پشتە خۆتە و هەروەها نەخۆش بێ ڕاستەوە خۆ دێتن سەردانی ژووری مدیر دەکاتن داوا دەکات ئێمەش کە حالەتێکی وا ڕوویدا و بالفعل چەندین حالەت ڕوویدایە کە نەشتەرگەری کە نەخۆش گلەیی هەبووە لزنەمان پێکینەیە ئەو لزنەیە بەشی یاسایی و سەرۆک بەش و عادەتەن 3-4 دکتۆری کە برێن بە ئەزمون و گەورە دادەنین لەو شتەی و هەروەها نوێنەری یاسایش دێتن نوێنەری داواکاری گشتیش دێتن لە لژنەکە بەشدار دەبێتن هەندێک جار ڕاستە دکتۆر مقەسر بووە من لێت ناشارمەوە کەیسی واتان هەبووە بەڵێ کەیسی وامان هەبووە و دکتۆرەکەش کە سەرڕای ئەوەی لە دەرەوە لەگەر نەخۆشەکە پێکاتوە و نەخۆشەکە هیچ گلەی نمایە ئێمە وەکو ئیدارە کە مافی نەخۆش کە مدیر مافی نەخۆش و مافی دکتۆر و مافی هاوڵاتی هەموو دەبێت سەرچاو بکەم من 2 مانگ لە ئیشکردنم ڕاگرت لەبەر ئەوەی کە هەڵەی کردووە یعنی باس لەوە کرد کە نەخۆش لەگەڵ پزیشکەکە لە دەرەوە پێکاتوە پارەی دایتێکە کەیسەکەی لێ گەورە نەکات یعنی نەخۆشەکە الحەمدلله بە مزعفەتێکی زۆر گەورە نەبوو ینی مردنی تێدابی ینی هەڵەکە زۆر گەورە نەبوو بەس هەڵەکی زەق بوو بەڵێ یعنی کە ئەمە
نەتیجێت چ بوو نەتیجێ ئەوەی بوو کە دکتۆرەکە زۆر ئیتیمامی بە حاڵەتی نەخۆشەکەی نەدایە لێ ئەو هەڵە ڕوویدایە من وەکو ئیدارە سەرڕای ئەوەی پزیشکە لە دەرەوە اتفاقی لەگە نەخۆشەکەی کردبوو پێک هاتبوون و وەکو برەی بابرین سڵحی عەشائیری کردبوو هەتا نەخۆشەکە هات گوتی من هیچ لەگەڵ دکتۆرێ نییە و شتیوانیە و نازانم چی من کە وەکو مافی خەستەخانە چونکە لە بۆ سمعی خەستەخانەی جوان نییە کە هەڵەشی زەق بکرێتن من دکتۆرەکەم دوو مانگ لە ئیش ڕاگرت باشە ئێوە بەرپرسی ئەو نەخۆشخانەیەن کە ئێستا ئێمە لێیدا وتوێژ دەکەین هەندێک زارباز دەوە دەکرێت دەڵێن ئەوەندەی هەڵە پزیشکیەکان لە نەخۆشخانەکانی حکومی دەکرێت لە نەخۆشخانە ئەهلیەکان ناکرێت ئەمە تا چەند ڕاستە نەخێوانە ئەمە سیقەی تەواومان متمانەی تەوامان بە نەخۆشخانەی خۆمان هەیە ئەو موادانەی کە دێ هەمووی بە کوالیتی هاتە ناو خەستەخانەی هیچ موادێک بە بازاڕی نەکراوە من باسی خەستخانە ئەهلیەکان ناکەم چونکە من زۆر شارەزایم لێوێ نیە من جەڕاح نیمە لێ ئیش ناکەم بەس ئەو موادانەی دی و ئەو عملیاتانەی دەکرێت و پارسال 25,000 نەشتەرگەری لەو نەخۆشخانە کرایە یعنی مزعفاتەکان بە 50 دەست دەژمێر دێن ئەو مزعفاتانەش کە هەڵەی زەق نەبووە باشە هەڵەی پزیشکی لە نەخۆشخانە ئەهلیەکانیش ڕوو دەدات ئەو سوالە لەوان بکرێ باشترە هەڵەی پزیشکی لە هەموو شوێنێک ڕوو دەداتن لە هەموو شوێن لە هەموو شوێنێک و لە هەموو دنیاش ڕوو دەداتن لە هەموو لە هەموو دنیا لە وڵاتانی پێشکەوتوش هەڵەی پزیشکی ڕوو دەداتن باشە دکتۆر بەڵێ تۆ زۆر بە سەراحەت قسە دەکەی ینی هەندێک جار کەیس هەبووە لە کوردستان و میدیاکان لەسەری ینی کاریان کردووە بۆ ینی پرسێکی گشتی بەڵێ بەڵام دواتر ینی بۆ نمونە یەک لەو کەیسانەی کە من باسی دەکەم ژمارەی زۆر لەو کەسانەی چاویان کۆڕ بۆی خراپبوونی ئەو دەرمانی کە بەکارهێنرا زۆر جار هاوڵاتی و نەخۆش گلەیی لەوە دەکەن ئەگەر لژنەش پێک بێت لەبەر ئەوەی هەڵەی کردووە پزیشکە و ئەندامانی لژنەکەش هەر پزیشکن چاوپۆشی لە ینی بەدواداچوونە سەر کەیس نەخێر پێشی دەست و بەرنامەکەی بکەین لەگەر جەنابەت حالەتەکەم باس کرد و لژنەکەشم پێ پیشاندای بەس من بەڕاستی بوداق و ئامادە نیم ئەو لژنەی بدەمەت و پێم پیشاندای کە بخۆش بخینتەوە کە نقاتەکان دا حەزم لێ بە خۆت باسی ئەو شتە بکەیت چونکە دیاری کراوە چێکەم تەرخەمە لەو خەزیێ و چێکەم تەرخەم نیە و دکتۆرەکان زۆر بە ڕاشکاوی نووسیان کە لایەنی کەم تەرخەم چێ و سزاشی تێدایە ئێوە وەکو سندیکای پزیشکانی کوردستان پێتان وایە دکتۆر هەڵەی پزیشکی دەکات ئایا هەڵەی پزیشکی لە هەرێمی کوردستان حاڵەتە یان لە حاڵەت بەرفراوانتر بوو دکتۆریش وەکو هەمومان مرۆڤە مرۆڤیش هەموو ئانوساتێکە قابلە بۆ غەڵەتی لەدەست ڕوودەدات لەبەرەوەی پزیشک ئامێر نییە کۆمپیوتەر نییە مادام چاو مێشک و دەستی مرۆڤیش دەکا ئەجا کرێکارە وەستایە حەدادە ئاسنگەرە پزیشکە دارتاشە هەر شتێکە هەر پیشەیەکە مادام مرۆڤ دەیکا قابلی غەڵەتی تیا هەیە ئێمە ناتوانین بڵێن پزیشکان غەڵەت ناکەن بەڵام پزیشکان غەڵەت دەکەن پزیشکان تووشی کێشەش دەبن لەسەر هەڵەکانیان بەڵام پزیشکیش کوڕی ئەو کۆمەڵگایە لە ئاسمان نەهاتوۆتە خوارەوە هەشتێک لەم کۆمەلگایە ڕوو ئەدات بە لەلایەنی دەرونیەوە لەلایەنی کۆمەڵایەتیەوە لەلایەنی ئەخلاقیەوە چۆن هەموو پرۆسەکە تەسیل لە هەموو کۆمەلگا دەکات پزیشکی شتاچێکی ئەو کۆمەلگایە وەکو هەموو پیشەکانی تر ئەویش لەگەڵ ئەوەیە کاریگەری لەسەر دەبێت باشە حاڵەتە باش بەخرا تاوکو ئێستا تەنیا حاڵەتە لەم نەخۆش یان بۆتە دیار هەڵی با پێناسێکی هەڵی پزیشکی بکەین هەڵی پزیشکی چییە؟ ئێمە هەموو نەخۆشە کەیەک نەشتەرگەری دەکا یەکەم شت لە نەشتەرگەریە هەموو پزیشکانیش دەزانن ئەوانەی شارەزای بواری پزیشکیشیانێ لە کۆلێژی پزیشکی دەیخوێنێ یەکەم شت پێ لە کۆمپلیکیشنی نەشتەرگەری یعنی ماکەکانی دوای نەشتەرگەری یەکەم شت پێ دەڵێت خوێنبەربوونی لەگەڵا هەوکردن و ئیلتیهاباتی لەگەڵا لەوانەیە لە کاتی بەنزوەرگرتنەکەیە مردنی تایە یان کێشەی گەورەی بۆ دروستە بێ ئەمانە هەر لە ئەوەڵە هەموو ABC نەشتەرگەرین هەموو پزیشکێکی زانێ و هەموو نەخۆشی ژەزانێت کە ئەمانەی توژە بێ پزیشکەکەش بە نەخۆشەکان دەڵێ ئەمەی ئێستا هەڵی پزیشکی
ئەوە نییە دوو پزیش هیچ پزیشتێک حەزەکە من پەیامە بە جوانی بگە هیچ پزیشتێک لە دنیادا حەز ناکە نەخۆشەکەی چاک نەبێتەوە یان نەخۆشەکەی بمرێ بەڵام هەندێک حالت بووە لە کوردستان ینی بەڵگە هەیە لەوەی بەهۆی کەم تەرخەمی دکتۆرەوە کەسەکە بۆتە قوربانی کەم تەرخەمی دکتۆر ناڵم نییە وتم هەمومان کوڕی ئەم کۆمەلگایین لەم وڵاتیان پارێزەر و ئەندازیار و کرێکار و دوکاندار و عەرەبانچی و پزیشک و وەزیری و پێشمەرگەی هەمووی کەم تەرخەمی هەیە لە هەموو شوێنێکا کەم تەرخەمی هەیە بەڵام سزاکان وەک سزاکان وەک یەک نین سزاکان یەک نین لە ئێمە لە یاسای سندیکای پزیشکانی کوردستان کە لە ژمارە 6 ساڵی 2011 لە پەرلەمانی کوردستانەوە بۆ پزیشکان دەرچووە یاساکان سزاکان دیاری کراوە لە ژنەی تایبەت هەیە بۆ بەرزەف ڕێو شوێنیش دیاری کراوە بۆ سزای پزیشک بۆ شکات لێکردنی بۆ ئەوەی کە لە چ ڕێگایەکەوە بکرێت چۆن بکرێت بێکەمجار بە ڕۆی سندیکاوە دێت سندیکا لێژنەی بەرزەفتی تایبەتی خۆی هەیە پزیشکەکە محاسبە دەکات دەیان پزیشک محاسبە کراوە ئامارمان هەیە لەم بەتەمای لە کۆتایی ئەم مانگای ڕای بگەێنین ئاماری سندیکای پزیشکان کە چەند پزیشکی سزادا لە سەرەتای ساڵەوە تا پزیشک بەهۆی هەڵی پزیشکیەوە بۆی کەم تەرخەمی لادان لە سزا هەڵی پزیشکی لە هەموو دنیا هەیە با من هیلەکەت پێ بڵێم ریسێرچێکت پێ بڵێم توێژینەوەیەک لە ساڵی 2010 لە بەریتانیا کراوە NHS کردوێتی NHS کە سیستمی تەندروستی بەریتانیا هەڵێ 200 ملیۆن دەرمان ساڵانە لە بەریتانیا بە هەڵە دەنووسی 200 ملیۆن دەرمان بە هەڵە دەنووسێمە بەریتانیا کەوای لە کوردستان حتمما ڕێژەکە شەرنی ڕێ زیاتر بێ خۆ بەوە نی ئەوە بەریتانیا ڕێژەکە زیاترە هەمومان نەزانین سیستمی ئینگلیزی چۆنە کە نەخۆشێکە چێ چەندی پێ ئەچێت تا ئەچێتە نەخۆشخانە و سەرە ئەگرێەوە چێت تۆش لێرە نەخۆشێت 5 دقە چاوەڕێ ناکە لە فریاکەوتنەکانە دەیکا بە هەڵی پزیشکی بە هەر تاوایکەم لێرە ئەمە زۆر گرینگە هەڵی پزیشک چۆن هەڵە دەکات پزیشک لە تۆ لە فریاکەوتنەکانت بینیتە جەنابەت حتمینە بەرنامەجت کردووە چۆن تووشی هەڵە نابێت پزیشک نەخۆشێک دێ لوتی خوێنی لێ هاتووە سەری شکاوە دەستێکی شکاوە خۆ دنیا کاول نەبوو بە دەستشکان و بە لوت خوێنبەربوون هیچ کەسێ بە نیو سەعات نامرێ بە سەعاتێ نامرێت 50 نەفەری لەگەڵێتە خەستە بەڵام ئێستا حالەتی وا هەبووە لە یەکشێک لە نەخۆشخانەکانی تایبەت لە هەولێر کەسێک تەنیا لەبەر نەشتەرگەری لوتەکەی گیانی لەدەست منیش برازای خۆم بردوۆتە ژوورەوە بۆ عملیات 5 ساڵ بووە لەوزەتێنی بکە کە لەوزەتێن هیچ نییە لە ژوورەوە لە ژەربەنجا دڵی ڕاوەستە ینی بڵم پزیشکەکە برازای منی کوشت کەم تەرخەم بوو وانە بەس دوای 2 ساعات هاتەوە و ئینعاشی بۆکرا هاتەوە ئەمە واردە لە هەموو نەشتەرگەریەکە ئەمە واردە باشەوە دکتۆریش دەبێتە قوربانی بەڵێ دکتۆر قوربانی ئێستا گەورەترین قوربانیە لەم ماوەیەدا بە تایبەتی ئەم 1-2 ساڵی دوایی گەورەترین قوربانیە لەبەر ئەوەی خەڵچێک هەیە چاوی بەو پێشکەوتنی کوردستان هەڵنایە با بەرواقعیت پێ بڵێم ئێمە لە 2003-2005 لەکوێ بۆ نەخۆشێکمان سیتیسکانێکی بیستە یان ئێمارایەکی بیستە ئەوەی کە خەڵک پێڵێ ڕەنین و تەنووری ئەبووە سواری سیارێکی بیبێ بۆ بەغایان بیبێ ببوورە دکتۆر مەبەستن لەوەی هەندێک جار کەیسەکان وەکو خۆی نییە بەڵام میدیا و هاوڵاتیان بەڵێ تێگەیشتن دکتۆرەکان لە کەدار دەکەن بەڵێ مەبەستم ئەوەیە تۆ جەنابەت من تۆم نەبینیوە نەفرێک بکوژی من ناتوانم بە تۆ بڵم تاوانبار من تۆم نەبینیوە وانە کەس نادون ڕاگەان ناتوانێت بڵێ فلانە کەس تاوانبارە فلانە دکتۆر نەخۆشێکی کوشت بەچی لەژنە بڕیاریدا یا دادگا یەکلایی کردەوە هیچ شوێنە یەکلایی نەکردێتەوە منیان یەکسەر تۆ تۆمەت باشە چی بکەین بۆ ئەم حاڵەتانە کەم بێتەوە هەم ڕایگەشتی ینی تێگەشتێکی خراپی نەبێ بۆ پزیشک هەم پزیشکەکانیش هەوڵدەن کەم تەرخەمی نەکەن لە کار پزیشکەکان من ناڵێم پزیشک لە ئاسمان هاتوتە خوارەوە ناڵم پزیشک وایە پزیشکی ژەیە کەم تەرخەمیەکە وەکو هەمومان وەکو هەموو خاڵاتیشی ئەم نیشتیمانە بەڵام ئێمە داواکارین ڕاگەیانەکان هەندێشت هەیە خەڵک تاوانبار نەکەن تا وەکو خۆی بڵای تا دادگا یەکلایی نەکاتەوە پزیشکەکانیش پابندی ڕێنماییەکانی تەندروستین ڕپابندی ڕێنمایەکانی سندیکا و وەزارەت بن بۆ ئەوەیش کە هاوڵاتی متمانەی هەبێ بە پزیشی خۆمان کاکە ئێمە لە وڵاتی ئێمە ڕۆژانە لە کوردستانە بە نەخۆشخانە تایبەتەکان و
نەخۆشخانە گشتیەکانەوە هەزاران کەیز نەشتەرگەری بۆکری هەزاران بە سەرکەوتویی لە هەزار نەخۆشان نەخۆشێکە تووشی کۆمپلیکیشن و ماگو بێ یا بمرێ ئەمە پێی ناڵن کۆی سیستمەکەی تۆ فاش لە کۆی ناڵێت کۆی پزیشکانی تۆ هەمیان هیچ ناکەن و بەس خەڵکە کوژن و قەسابن ئەم دیمەنە ناش بەڕاستی زۆر خراپەکە میدیاکانمان دەیدەن تۆ شتە جوانەکانی خۆت بچووگەکەیتەوە یەک هەڵەش زەقی خۆت گەورە دەکەی لە پای چی بۆچی؟ لەم بەدواداچوونەدا بۆمان دەردەکەوێت کە هەم هاوڵاتی هەم نەخۆش هەم دکتۆر هەم کارمەندانی تەندروستی نایشارنەوە کە هەڵەی پزیشکی هەبووە و کەم تەرخەمی پزیشکیش هەندێک جار لە نەخۆشخانە حکومیەکان و تەنانەت نەخۆشخانە تایبەتیەکانیش هەبووە بەڵام زۆربیان دەڵێن کە ئەم حاڵەتانە تەنها لە هەرێمی کوردستان نییە لە تەواوی نەخۆشخانەکانی دنیاش ئەم حاڵەتانە ڕوودەدات ئەوەی پێویستە چاودێری زیاتری وەزارەتی تەندروستیە بەسەر کار و بارەکانی پزیشکانی نێوهەرێمی کوردستان لەوەی هەر پزیشکێک کە هەڵە بکات پێویستە وەک هاوڵاتیەک کە سەرپێچی بکات لێپرسینەوەی لەگەڵدا بکرێت تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێ.